Just stay with him, to watch and pray with him. This Lent, this extended Lent, ئەم ڕۆژوگرتنە بەردەوامە وەک ئەو وایە کە ئێمە لە تاراوگە بین شەقامەکان چۆڵن و کڵێساکانیش بێدەنگن ئەوەش هەستێکی زۆر نامۆیە بە شێوازێکی تر مانایشی گەورەمان پێدەبەخشێت ئەویش ئەوەیە دەمانباتە دەرەوەی ناوچەی پشودانەکانمان ئەو کاتێک کە پێویستە تیا بە ڕۆژوو بین بە تایبەتی لەم ڕۆژە پیرۆزانەدا especially in these most holy days. Most are able to لەو باوەڕەدام زۆربەی خەڵک لەم کاتانەدا دەتوانن نوێژی زیاتر بکەن چونکە پێشتر هۆکاری زۆر هەبوون بۆ بڵاوکردنەوەی خەڵکو و دوورکەوتنەوە لە نوێژ و ڕێوڕسمە ئاینیەکان خەڵک دەچون بۆ کەنار دەریاکان دەچون بۆ زۆر بۆنە و گردبوونەوەکانی تر خەڵک هەبوو لە هەفتەی پیرۆزدا گەشتی وڵاتانی دەرەوەیان دەکرد بۆیە توانە و بواری نوێژکردنیان کەمتر بوو بەڵام ئێستا بەهۆی کەرەنتینکردنەکانەوە هەمووان لە ماڵەوەن. But now because of quarantine, everybody is home. Do this in memory of me.